أو قصاني تسكن تقوى برديان دورياننا أوان قد مكان هنا وجو كان هنا أوان قصة كان بدو خرج جرمين أو قصة نبانا أيان ندبوا كان جرم تقوى مزجيان هذا الصعب أوكي تقوى فينا خوشة من أوكي جرم تقوى ندخل على فريسة شكي خرج جرمين هم الفلاحة تقوى تقوى شوينا كشان جرم تقوى أو قصة عم بوقفت إلا يشبهون أوان بفاران نفرشته بس بجن جو نيسكونوك أشتنا تبغى نفعل نبوا بيبخر حتعرف شو نشين هذا أنا كتير بارتي داعي للسبتة والله في بتقول بيني يقول يوم تقول هنا هو ثلاث خلاص مو كسر هو إذا خلال ويبقى واحد باشلو يشتغل من نزيد بينا سماوة كلام محرمة جمعنا شوكت استنى مع فاني أنا دموتا ما والله ما تطالب تستحدودها ما توصي لا أسأل أو قدامنا بس كلمة صعبة أعلم بس لسه كان تقريبا هشتاو أنا أو كاتاني كحكمتي بعث تياتا كان يهمو راجل زابو أردوغا زورا مليكان بحقت أو كاتب عزيان تماتيكي زوري هبو وسعريكي باششي هبو خلط براسي استفادي لك لو كاتشكات منطقة بينجان محرمة هبو منطقة كانيكا محرمة ون زرعات الشنع برا بزوري بازيان تماما كل مرة زمانك قلبي نبوة هیچ بەروبوومەشی کشتتوخانی نەبووە یەکشتیشی نەبووە یەکشتیشی نەکردووە وەک خەرکەکەی گوندەکەی ژیاوە یعنی ماست هەبوو بێ ئەوی شەی بووە ڕۆن هەبوو بێ ئەوی شەی بووە گێنم هەبوو بێ ئەوی شەی بووە تەماتە و خەیاڵ و هەر شتێک هەبوو بێ هەنار و سرکە و یعنی ئەوەی بۆ خۆمان وەکو مەسەلەی کوردەواری چی خەرک هەی بوو بێ ئەوەی نەی بووە ئەویش وەکو خەرکی هەی بوو. دارن تو شد نکاو آن دیگه بدست کن تو خود بروبوی هم بینی نهاتا فیلمێکە ئیتر بۆ دنیایەکی تر جیاواز لە شار ئەو باتەوە بۆ ئەو ڕۆژانەی کە باوکمان بە پیرمان کە خەریکی کشت و کاڵ بوون بەبێ ئەوەی هیچ مادەیەکی خراپ بۆ زەویەکان بەکاربێنن بەرەوبوومی ئەو کاتە پاکتر بوو جوانتر بوو جیناتی خۆی بوو بەڵام ئێستا بەهۆی دنیای ئەولەما بەهۆی زانستی پێشکەوت و دنیای جیهانی ئەولەما زۆر شتەکان گۆڕاوە ئەو کاتە شتەکان تەنیا لە دەستی خۆیان بوو ئێستا لە وڵاتانەوەیەت کەس نازانێ تۆوەکەی چیە جیناتی گۆڕاوە یاننا زۆر شتی بۆ ئێمە ئاشکرا کرد لەبەر ئەوە پێم خۆش بوو بێم ئەم فیلمە ببینم ئەوە دنیای لادێ بۆ شار فەرقێکی زۆری هەیە لە ڕووی ئاو هەواوە جیاوازە لە ڕووی سەوزایی و لە ڕووی تەنانەت ئەو شەوانەی کە تۆ بڵێن ئەخەوی لە دەرەوە ئێستا هەر لە ژوورەوەی لە شار بەڵام لەوەیەکە لە سەربانە خەوی یا لەسەر سەکۆیەک دانیشی لەبەرەوەی کارەبا کەمتر بوو ئەو کاتە ئێستا هەڵبەتە لادێکانیش وەکو شار هەمووی خانی کۆنکرێتی و هەمووی کارەبا و سەتەلایت و تێکەڵ بەو دنیای شار بوون جیاوازێکی وان نیە ئێستا لە بینی شار و لادێ بەڵام سەردەمانێکی زۆر جیاوازی هەبوو خەڵکی لادێ بە ژن و بە پیاوە خزمەتی ئەو خاکە و ئەو وڵاتیان نەکرد ئەنتیمایان بۆ ئەو خاکە هەبوو بەروبوومی جوانیان ئەڕوان دڵیان پێخۆش بوو هەر لەوێشەوە ئەو بەروبوومە جوانە بە دەستی شاریەکان نەگەیشت و سوودیان لێبینی بەڵام ئێستا ئەو مەوادە باشانە نەماوە بەهۆی ئەوەوە کە ئەو کیمیایە دروست کراوە بۆ لە حربی جیهانیا دروست کرا ئێستا تەخفیفەکرێ و ئەدرێ بە جوتیارەکانی ئێمە و ئەکرێ بە خاکەکەمانەوە باشە بۆچی خۆیان ئەچن خۆڵەمە شوێنێکەن بە خاکی خۆیانەوە و لەوێوە وەکو دوژمنێکی ئێمە ئەو شتە خراپانە دروست دەکەن بە جوتیاری ئێمەیان
فرۆشتۆتەوە بەکاری ئەهێنن ئایا ئەم خەڵکە خۆی نەزانی ئەوە چەند خراپە ئایا کەسێ بەرپرسێک هاونیشتیمانێکی دڵسۆز کار بەدەستێک مەسئولێکی ئەم وڵاتە تەنانەت سەرۆکەکان ئەگەن لە ژیانی ئەو خەڵکە نییە کە ئەو خواردنانە چۆن دروست دەکرێت چۆن ئەو بەروبوومە پێ ئەگات ئایا زیانی بۆ مرۆڤەکان تا چەندە هەموو جۆی خۆیان خەواندووە ئەگەر ئەم مەوادانە لە سنوورەوە ڕێگە نەدرێ کەسەتوانێ بە ئاسمانە بهێنێ هەرگیز ئەو شتانە ناکرێت بەڵام لێرە کەسێک نییە بەرپرسی ئەوە بێ جانی ئەم مرۆڤانە بێ لە زمنی ئەوەی کە ئەم خۆراکانە هەمووی دەرمانی پێوە ئەکرێ و بەروبوومەکە بە شێوەیەکی خراپەکە دەدەستی خەڵکەکە و ئەخورێت و کەسیش ئاگای لە ژیانی خۆی نییە خەڵک تووشی نەخۆشیێکی زۆر بووە ناتوانانی سەیتەرەت نییە بەسەر خۆتە هەر ئەوە نازانی نەخۆشەکەویت و هەر دەمەی لایەکت بە تایبەتی ئەو نەخۆشیە کە پێڵێن شێر پەنجە خەستەخانەی هیوە ئەسڵەن لە حەقی ئەو نەخۆشانە نایەت ئەمەنە زۆر بووە تەنانەت مناڵی کە لەسکی دایکایەتی هێشتا تازە لە دایک بووە نەخۆشی شێرپەنجەی هەیە ئەمە هۆکارەکانی هەمووی ئەو مەوادە خراپانەی و کە دێت و ئەکرێ بە خواردنەکانەوە و دایکەکە ئەیخوات و مناڵەکەش زەرمەند دەبێت و ئەندامێکی نەخۆشە هێنیتە کۆمەڵگەوە منۆکو خۆم داواکەم لە حکوومەتی هەرێم هیچ نەبێ ئاگیان لە نەوەکانی داهاتوو بێ چونکە دایکێکە گەرە و بەرەو بووماخوا نەوەکەش نەخۆشە بێ بەچی ئەرکی ئەم نیشتیمانە جێبەجێ بکە بەچی ئەرکی ئەم نیشتیمانە بگرێتە ئەستۆی ئەندامێکی نەخۆش هەموو ئەسابیان تەواو نییە هەموو خواردنەکانیان باش نییە تەنانەت لە مەکتەبیش ناتوان ئەرک و واجباتی قوتابخانە بەجێ بگەێنن